دیاترین ئەو کێشانەی کە ئێستا کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت هەیەە پرسی جێبەجێنەکردنی دەقی یاساکانە لەوانەش یاسای کار و یاسای خانشین و دەسەبەری کۆمەڵایەتی کە ئەم دوو یاسایە پەیوەندی کرێکار و خاوەنکار و کاتەکانی کارکردن و گرێبەسی کارکردن و تۆمارکردنی کرێکاران لە سندوقی خانەنشینی ڕێخستووە بۆیە لە پاڵ جێبەجێنەکردنی دەقی یاساکان پرسی سەلامەتی و پیشەی میهنی کرێکارانێکی ترە لە کێشەکانیان هەرچەندە حکومەت و دام و دەستگا گشتەکان بەردەوام بانگەوازی و ئیعلانی ئەوەکەن کە کەرتی تایبەت دەبوژێنەوە پشتیوانێ بن بەڵام بەداخەوە لە ئاستی پێویستانیەوە نەتوانراوە دام و دەستگاکانی پەیوەندیدار بەو بابەتە زیاتر کارا بکرێن و زیاتر خزمەتی کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت بکەن بە دیاریکراوی تۆمارکردنی کرێکاران لە سندوقی خانەنشینی و بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتووە سوودمەند بن لە خانەنشینی هاوشێوەی فەرمانبەرانی دەوڵەت. ڕاستیە ئەرچی کرێکار و کارمەندی کەرتی تایبەت ئەوەی گرنگە وشیاریان هەبێت لەسەر یاساکان و داوای مافەکانیان بکەن و لە هەمان کاتە لە پاڵ کرێکارانە ئەو ڕێکخراوان و یەکێتی و سندیکایانەی کە تایبەتن بە کرێکاران بتوانن دەعمی کرێکاران بکەن و پشتگیریان بکەن و سەپۆرتیان بکەن بۆی بتوان مافەکانیان بەدی بێنن چونکە لە ڕاستیە پێشێلکردنی دەقی یاساکان و پێنەدانی مافەکانی بە کرێکاران پێویستی بە هەوڵ و چالاکی هەمەلایەنە هەیە بۆ خزمەتکردن بە کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت. بەتاکید کرێکاران ئەمڕۆ گرفتیان زۆرە بە حکمی ئەوەی کە یاسا هەیە بەڵام یاساکان لەوانەیە وەکو خۆی جێبەجێ نەکرێت یان شارەزاییان نەبێت لە مافەکانیان لە ناو یاساکان و دەستەبەری کۆمەڵایەتی هەروەها کرێکار زۆربەی هۆشیاری نییە دەربارەی مافەکانی لە ناو یاساکان کاتێک کە ئەو هۆشیار بێت کە مافێکی هەیە وەکو کە لای خاوەنکارێک ئیش بکات ئەبێ عەقدێکی هەبێ زەمانی هەبێ بیمای تەندروستی هەبێ سەلامەی پیشەیی هەبێ ئەمانەی هەبێ ئەو کاتە کرێکار ئەزانێ ئەمانە کە هەمووی مافی خۆیەتی ئەیش پەیوەست دەبێت پێوەی پابەند دەبێت پێوەیەوە ئەو کاتە خاوەنکاریش کە زانی کرێکارەکە هۆشیارە و مافەکانی خۆی زانێ ئەوش پابەند دەبێت بەوەی کە ئەم مافانەی بۆ دابینکات. بە تایبەتی ئێستا کە بینە سەر کرێکاری ژن ئەبینین کرێکارەکانی ژن زۆرترین لەوانەیە گرفتیان هەبێت دەربارەی ئەم کۆمەڵگایە کاتێک کە بازەکرا لە ژن ئیشی بۆ ناکرێیان جاری وایە زیاتر خاوەنکارەکان کرێکاری پیا و زیاتر هەڵەبژێرن لە ژنان کە ئاڵێن ئەوان زیاتر دەتوانن کار بکەن لە ژنان لەبەرەوەی گرفتیان هەیە ماڵمناڵیان هەیە شتی تریان هەیە ناتوانن بۆیە ئەمەش گرفتێکە بۆ ژنان دروست بووە و لەلایەکەوە تەحەڕوشکردن پێیان ئەمانەش هەر هەیە گرفتەکانی ناو یاساکان بەپێی ئەوەی کە باسی کە من وەکو خۆمان وەکو ڕێکخراوی دابین ئێستا باسی یەکەم کە باوەڕکە دەستەبەری کۆمەڵایەتی یاسای کار زۆر کرێکار زۆر لەوانەیە باشتر بێت لە مافی فەرمانبەرانی حکومی لەبەرەوەی زۆر مافی تیا جێکردوێتەوە بۆ کرێکارەکان بەڵام بە حکمی ئەوەی لەوانەیە بەهۆی ئەوەی ئالیات و میکانیزمی جێبەجێکردنەکەی زەعیف بێ نەبێ یان کەم بێ یان دام و دەستگاکان نەتوانن بە شێوازێک بەهۆی کەمی کورتی کەمی ئالیاتی کارکردنیان و ئەوانیش لەوانەیە گرفتیان هەبێ دام و دەستگاکان بۆیە لەوانەیە بۆ شێوازە نەبێت کە ئێمە ئەمانەوێ و خۆشان ئەزانن کەرتی تایبەت ئەمڕۆ خەڵک زۆر سەری تێکردووە بە حکمیەوەی دامەزرانی حکومی نییە بۆیە زیاتر گەنجەکانمان ئەژنە کەرتی تایبەت بەڵام بەداخەوە مافی خۆیان نازانن لە ناو یاساکاندا. تاکید حکومەت هانی گەنجەکانە لە کەرتی تایبەت کار بکات بە حکمی ئەوەی تا ئێستا پلانێک سیستەمێک نییە کە دامەزراندن بکرێتەوە یان ئەو گەنجانە کات دەرەچن لە زانکۆکان لە پەیمانگاکان بەرەو دامەزراندن بێ. بەڕای من کەرتی تایبەت زۆر گرنگە بەڵام حکومەت ئەبێ ڕێکی خاتەوە چکە پێویستە ئەم کەرتە ڕێک بخرێتەوە کە تۆ هانی گەنجان بچێ لەوێ کار بکات ئەبێ ڕێخستنەوە گەبێ پلانێکیشت هەبێ بۆی بتوانانی مافەکانیان زامنکەی لە کەرتی تایبەت.